بەڵێ ترێ دەچینە لای تەوەری دۆمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبار بە کەمی خزمەتگوزارەکان لە پارێزگای کەرکووکدا هەڵبەتە بەشێک لە هاوڵاتیانی کەرکووک نیگەران یاخود گلەی ئەویان هەیە کە خزمەتگوزارەکانیان لە ئاستی پێویستدا نیە هەڵبەتە باز لەوەش دەکەن کە کەمی خزمەتگوزاریەکان زیاتر ناوچە کوڕنشینەکانی گرتوتەوە پارێزگاری کەرکووک زیاتر خزمەتگوزاری لە گەڕەکاندا دەکات یاخود لەو شوێناندا دەکات کە هاوڵاتیانی عەرەب و هەروەها بەشێک لە عەرەبە هاوردەکانی لێن ئەمەش هەڵبەتە نیگەرانی زۆری لای هاوڵاتیە کوڕنشینەکانی زیاتری کەرکووک لێکۆتۆتەوە بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە دەچینە لای ئەندازیار فەریدون عادل زەنگەنە سەرۆکی شارەوانی کەرکووک لەگەڵمان ئامادەیە کاک فەریدون سڵاو لێبێت بەیانیت باش سەرتا دەپرسین ئەو ناوچانە ئەو شوێنانی کەرکووک کامانن کە خزمەتگوزاریەکان تیان داکەمە وهروها خزمەتگوزارەکانی لە چ ئاستێکدایە؟ بەڵێ سوپاس بەیانی جەنابتان و هەموو بینەرانی کورسات باش ئێمە دیارە وەک شارەوانی ئەرکی سەر شانمانە کە خزمەتگوزاری بگەینە هەموو شوێنەکانی کەرکووک بێ جیاوازی بە هەمەهانگی لەگەڵ محافەزەی کەرکووکە دیارە تا ئێستا بۆ زانیاری جەنابت و بینەرانت لە 2019 تاکو ئێستا یەک دینارێک بۆ زانیاری سەرف نەکراوە بۆ بابەتی خزمەتگوزاری لەلایەن شارەوانیەوە لەبەرەوەی لە 2019 386 ملیار پارە تەرخان کراوە بۆ بابەتی پرۆژەکان لە شاری کەرکووک بۆ شارەوانی دوا بەدوای ئەوە لە 2020 کە من بۆکو سەرۆک شارەوانی دەست بەکار بووم لە بیدایەتی 2020 هەر ئیقراری موازنە لە پەرلەمانی عێراق نەکراوە ئاشکرا لای هەمووان دینارێک بۆ هەموو عێراق سرف نەکرا لە 2021 و ئێستا تازە خەریکی بابەتی پرۆژەکانن ئێمە پرۆژەی خوتەی خۆمانمان تەقدیم کردووە بۆ محافەزەی کەرکووک ئێستا محافەزەوە وا لە تاوتوێ ئەوەن کە ئەو بابەتە دابشکەن بەسەر گەڕەکەکانە کەمی خزمەتگوزاری وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد لە گەڕەکە کوردنشینەکان خۆی لەوە ئەگرێتەوە یاسایەک دەرچوو بوو لە وەزارەتی پلاندانان و باڵین دەستی چاودێری ڕقابەمالی کە نەیەهڵا لە ئەو منتیقانی کە پێوترێت زیادەڕۆیان تەجاوز باڵین خزمەتگوزاری پێشکەش بکرێ بەڵام منتیقەکانی تر ئیشی تیا کراوە ئەو منتیقانەی زۆری کوردنشینە لە کەرکووک هەمویان ئەزانن ئەوەی کە گەڕەکە تەجاوزەکان دەوروبەری کەرکووک هەر هەمووی تقریبان کوردنشینە بۆیە خەڵک زۆری ئەیناڵان بە بابەتی نەگەیاندنی خزمەتگوزاری بۆ ئەو جێگایانە و ئێمە لە چەند دانیشتێکی باڵین کۆبوونەوەی مدیری دائیرەکان لە محافەزەی کەرکووک من جەختم کرد بەسەر ئەوەی کە ئێمە ناکرێ ئەو جێگایانە پشتگوێ بخەین چونکە من وەکو سەرۆک شارەوانی هەموو گەڕەکانی کەرکووکم بەبێ جیاوازیش لە هەموو نەتەوەکان بۆیە ئەوان ئەگەر ئێمە وەکو هاوڵاتی کەرکووک حسابیانەکەین ئەبێ خزمەتیانیش پێ بگەێنین و گەیشتینە ئەنجامێک کە ئەو بڕەپارانی کە تەوزێ ئەکرێ بە سەر ئەو 6 سەکتەرەی کە لە قەتاعاتی بەلەدەی کەرکووکە هەر سەکتەرێک نزیکی چی گەڕێکی لەو گەڕەکانە لەخۆ بگرێ بڕێپاری بۆ تەرخانکەین و خزمەتگوزاری بۆ ئەو جێگانەیش پێشکەش بکەین. بەڵێ کاک فەریدون باست لەوە کرد هەندێک لەو گەڕەکانەی کە زیادەڕەوی تایە بەهۆی بڕیارێکەوە ئەمانە خزمەتگوزاریان پێناگات و یاخود کاریان بۆ ناکرێت بابەتەکە ئەوەیە کە ئەو گەڕەکانە زیادەڕەوی تێدا یاخود بابەتەکە ئەوەیە کە ئەو گەڕەکانە کوردنشینن. شتێک هەیە لێرە ئێمە ئەبێ ئەوە بزانین درک بەوە بکەین جاران پارێک پترۆ دۆلاریان تەنمێ ئەقالیم کە بە هەر پارێک ئەهات بۆ شارەکە لە ڕێی محافەزەوە ئەنجومەنی محافەزە هەبوو باڵین ئەو ئەنجومەنە هەر لە هەموو نەتەوەکان خۆیە گردەوە ئەوانە لیجانی مختصی تێبوو بۆ دابشکردنی ئەو بڕەپارانە بە مرکزی کەرکووک و قەزا و ناحیەکانیش ئێمە وەکو مرکزی کەرکووک باڵین قساکە من کە مدیری بەلەدەی کەرکووکم مدیری بەلەدەی قەزای کەرکووکم ئێمە ئەگە کەم تەرخەمیەک هەبێ ئەبێ سەرۆک شارەوانیەکەیش باڵین
تدخلی مباشر لەو بابەتە بکە بۆ نمونە لەگەڵ محافظە من چەند جارێک لەگەڵ مدیرێک ئەوانی کە پەیوەستن بەو بابەتەوە من مناقەشەی جدیم کردووە وتومە وەکو سەرۆک شارەوانی من ئەرکی سەرشان منە کە ئەبێ ئەو بابەتە بە هەموو شوێنەکان دابەش بکرێ یاسا دەرکراوە ئەوە بەڕاستی غەدر لەو منتیقانە ئەکا ئەو منتیقانەش وەکو جەنابەت پرسیارت کرد بەڵێ زۆری کوردنشینە بەڵام منتیقەی تورکمانی شیعیشی تێ حیبەدر و منتیقەی عەرەبی سوننیشی لێیە بەڵام ١٨٠ با بڵێن منتیقەی کوردیە. بەڵێ کاک فەریدون ئێوە وەکو سەرۆکی شارەوانی بڕیارەکان لەلایەن کێوە دەرئەچێت کە خزمەتگوزارەکان شمولی کام گەڕەکانە بکات پارێزگاری کەرکووک ئەو بڕیارە دەردەکات یاخود ئێوە وەکو سەرۆکی شارەوانی دەسەڵاتی ئەوەتان نییە کە خزمەتگوزارەکان بەسەر گەڕەکەکان و هەروەها بەسەر ناوچەکاندا دابەش بکەن؟ بۆ ئەوەی پرسیارەکەت بە دقیقی بۆ بڵین پشتڕاست بکەمەوە ئێمە باسی مرکز بکەین جایە لەگەڵ قەزا و ناحیەکان. قەزا و ناحیەکان ئەوە محافظ و ئەو کەسانەی کە لە تەختیتن یان لە قەرار لە محافظەوە دەرەچێ بۆ مرکزی کەرکووک من با بڵێن خوتەی پرۆژەکان ئەدەمە ئەوان بەڵام ئەوانیش دەستی ئەویان تەیە کە تەوزیع بکەن بەڵام من هەموو جێگاکان بە شێوەیەکی یەکسان هەموو پرۆژەم بۆ هەموو جێگاکان پێشکەش کردووە ئەکەوێتە سەر ئەو بڕەپارەی کە تەرخانیەکەن بۆ قەزای کەرکووک. یعنی منۆکو ئاماژەم پێی کرد لە 2019 ئێمە 386 ملیار تقریبا وابزانم پارە بۆ بەلەدەی کەرکووک دانرا بوو کە میزانیەکی زۆر باش بوو بەڵام ئێستا ئێمە ئەم ساڵۆکو با بڵین پێی ئەوەی کە پێمانیان وتووە بۆ کەرکووک پارەکە زۆر لەوە کەمترە ئێمە 50 ملیاریان بۆمان دانابوو بەڵام دوای ئەوەی کە چوونە بەغا پارەکەیان کەم کردەوە ئەو 50 نیوەیشی نییە بۆ ساڵی 2021. بەڵێ کاک فەریدون ئێمە ئەزانین کە کەرکووک شارێکی کوردیە و لە پاڵ ئەوشدا چەندین پێکاتی جیاواز لە پاڵ کوردەکان لە کەرکووک ئەژین. کاتێکا پرۆژەیەکی خزمەتگوزاری ئەبێت ئەم پرۆژانە لەسەر چ پلانێک کاری بۆ ئەکرێت لەسەر بابەتی ئەوەی کە پێویستیە بۆ شارەکە یاخود ئەمە لێک ئەدرێتەوە ئەم ناوچەیە کوردنشینە ئەم ناوچەیە عەرەبنشینە؟ ئێمە بە ڕاشکاوانە قسە بکەین ینی ئەو پرۆژانەی کە لە 2019 با بڵێن پێشکەش کراوە ناوچە کوردیەکان ئێمە 6 قاتعمانەیە وەکو ناوچە کوردی با بڵین تاپۆکان ئەوانە هەمووی ئیشی لێ کراوە بەڵام کێشەکە لێرەیە 180 ئەو گەڕەکانەی کە کوردنشینە بڵین زیادەڕۆی لە منتیقە کوردنشینەکانە و با بڵین هیچ ئیشێکی بۆ نەکرا بەداخەوە ئەوانیش وەکو هاوڵاتیە حەقی و مافی خۆیان لەسەر شارەوانی و لەسەر محافەزەیە بتەوێنێتەوێتەوە بە دوادواچوونێکی زۆر بەجددی لەو کاتێشان نەکراوە بە دوای ئەو بابەتەیە دوای ئەوەی کە من 2019 دەست بەکار بووم لە بابەتە من لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکانە دانیشتم لەگەڵ هەر هەمویان لە ئەوانش لە بەغا هەوڵی ئەوەیاندا کە ئەو بڕیارە با بڵێن پوچەڵکەنەوە و من بە چەند کۆبوونەوەیەک لە فەرمی لە محافەزەی کەرکووک جەختم لەسەر ئەوە کرد لە 2021 هەر پارەیەک بێ ئەبێ ئەوان بێبەش نەبن بە شێوەیەکی یاسایی بە شێوەیەکی یەکسانی ئەبێ وەکو هاوڵاتیەک مافی خۆیانە منیش ئەرکی سەرشان منە وەکو سەرۆک شارەوانی کەرکووک خزمەت گوزاری بگەێنم بە هەموو ئەو گەڕەکانە بە گوێرەی ئەو پارەی کە بۆم دانراوە. کاک فەریدون بەگشتی کار بەدەستە کوردەکان لە کەرکووک ڕۆڵیان چیە لە خزمەتکردنی شارەکە بەگشتی نەک تەنها ناوچە کوردنشینەکان چونکە وەکوتمان کەرکووک شارێکی کوردی ڕۆڵی ئەوان چیە لە خزمەتکردنی شارەکە و هەماهەنگی چۆنە لە نێوانیانە؟ وەکو بەڕێوەبەرەکان ئەوانەی کە با بڵین ئەگە باسی ئەو بکەین کە بەڕێوەبەرە کوردەکان من بەش بە حاڵ خۆم زۆر با بڵین کۆنتاکت زۆر باشە نەک هەر باشە زۆر باشە لە بینمان و بۆ نمونە مدیری با بڵین مەجاری کە و مدیری بەلەدیاتی کەرکووک و چەند مدیرێکی بەڕێزی تر
ئێمە لەوانەیە ئەگە هەفتەی دوو جا سێ جا پێکەوە کۆنتاکت دائنشین یان لەسەر پرۆژەکان زۆر هەماهەنگین جاری وا هەیە ئەوان کە نووسراوێکیان بۆ شارەوانی ئەنێرن بۆ بابەتی گەڕەکە کوردیەکان تەنسیق هەیە لە بینمان و زۆر جا پێکەوە دەرەچین بۆ ئەو گەڕەکانە و اتفاقشمان لەسەرەوە کردووە بە هاوکاری هەمومان فشار بخینە سەر ئەو جیهاتانەی کە باڵین ڕێگری لە خزمەتگوزاری بۆ گەڕەکە کوردیەکانەکەن و بەڵام بەداخەوە ئێمە ئەمانەی کە زۆری باسم کردووە مدیرەکانی تریش زۆری ئەمە لە 2020 بیدایەتی 2020 دەست بەکاربووینە تا ئێستا دینارێک بۆ ئەم شارە سەرف نەکراوە خۆتان نەزانن 2020 وەک باسمان لێ کرد پارە نەبووە 2020 تا ئێستا تەزدیقی موازنە وشە تەواو بووە تا ئێستا پارەکە با بڵین ئیشعار نەدراوە بەوەی کە سەرف بکرێ وا لەم هەفتانەیدا ئایندا ئینشاءڵڵا پارەکان سەرفەکرێ و پرۆژەکان دێنە بابەتی با بڵین ئیشکردن و کارکردن لێ. بەڵێ کاک فەریدون باسمان لە کەمین خزمەتگوزارەکان کرد بەڵام ئەوەی گرنگە بپرسین ئەو خزمەتگوزارانە کامانن کە لە ئێستادا هاوڵاتیانی کەرکووک پێویستیان و لەناو کەرکووکدا بەردەست نییە یاخود لەناو کەرکووکدا بە گوێرەی داواکاری بە گوێرەی پێویستی هاوڵاتیان نییە بەگشتی لە ناوچە کوردنشینەکان لە ناوچە عەرەبنشینەکانیش هەروەها لایەنەکانی دیکەش. بەڵێ ئێمە زۆر بەداخەوە بە داوای لێبوردنەوە بۆ هەموو شاری کەرکووک خەڵکانی شاری کەرکووک لە 2020 با بڵین وەکو قسەی سەر شەقام هەموو کەرکووکی و بگرە عێراق ئاگادارە لەوەی کە بابەتێکی تر لە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک کە ئەویش خۆی لە پاکردنەوەی شار ئەگرێتەوە لە پێش 2020 ملیارێک و 200 میلیۆن بۆ بابەتی پاکردنەوە مانگانە سەرف ئەکرا لە 2020 فەرمانێک لە وەزارەتی دارایی هات بۆ شارەوانی کەرکووک کە بڕەپارەی پاکردنەوە لە ملیار و 200ەوە دابەزیە بە 200 میلیۆن یعنی ئەمە لێدانێکی کوشندە بوو بۆ بابەتی پاکردنەوە لە شاری کەرکووکە خەڵکی تووشی دڵڕاوکی و زۆر بێزار بوون زبل و خۆڵ و خاشاک بەداخەوە زۆر کەڵەکەی کرد لە ناو شارە و تا ئێستا ئەو بابەتە چاک نەکراوە و کێشەی گەورەی کەرکووک ئێستا لە خزمەتگوزاریە لە پاکردنەوەیە و کەرکووک یەکێکە لەو شارانەی کە دەوڵەمەندترین شارە و کەرکووک بەلەدەی کەرکووک لە ناو 15 بەلەدەی مەحافەزاتی عێراقا تاکە بەلەدەیە تا ئێستا سەر بە وەزارەتی شارەوانی و ڕەبتە لەگەڵ وەزارەتی دارایی عێراقا مرکزیە با بڵین 14 پارێزگاری تر هەر هەمووی ڕەبتن لەگەڵ مەحافەزاتە نازانم ئەم بابەتە بۆ وای لێ چاک نەکراوەتەوە وای لێ هاتووە و کەرکووک بەو کێشەیەوە دەناڵێنێ کە ئێمە نە لە مەحافەزە داوای پارەی پاکردنەوە بۆمان سەرفەکرێ و نە لە وەزارەتیش بە گوێرەی پێویست بۆ شارەکە دانراوە. بەڵێ ئەندازیار فەریدون عادل زەنگەنە سەرۆکی شارەوانی کەرکووک زۆر سوپاس بۆ تۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت. زۆر سوپاس کاک فەریدون.